کاکات پێم خۆشە باسی ئەو سەعاتەشمان بۆ بکەی کە بڵاوت کردوتەوە لەسەر ڕقەمێک ڕاوەستاوە لەسەر ژمارەیە. من ئەو ساعتە دەمێ ئاماژە بە کاتێک بدەم کە ڕسمی ئەو ساعتەم گرتووە. کاتەکە سعات 9 ڕۆژی 6 کانونی دووەم بووە کە یادی دامەزرانی جێشی عێراق بووە. کاتێککە چوومە سەر گۆڕە بە کۆمەڵەکان مەجموعە گشتم تەرکیز کرد لەسەری یەک لەوانە ئەو ساعتە بوو. زۆرم لامە بەست بوو ئەو ساعتە بزانام لە سە سعات چەند ڕاوەستاوە. بە تیمەکەم گوتم دەکرێت ساعتەکەم تۆزێک بۆ بسڕنەوە بەڵام تەسیر لە ئەدیلەکەی نەکە بۆم بسڕنەوە بزانام ساعت چەندە. کامیرەکەم تەوجی ساعتەکەی کرد بۆم دەرکەوت ساعتەکە ساعت 6 و 5 دقە لە کار کەوتووە. جا نازانم ئەوە لەگەر ناشتنیان ساعتەکە وەستاوە یان چەند ڕۆژێک دوای ئەوە چەند مانجێک دوای ئەوە وەستاوە بەڵام ساعتەکە لە ساعت 6 و 5 دقە وەستاوە هەر بۆ ئەمە بەستا دوو مەقالیان دوو نووسراوم لە فەیسبوکەکەی خۆم دابەزان نووسیم ئێرە سعات 6 و 5 دقەیە بە کاتی گۆڕە بە کۆمەڵەکانی سەماوە.